کلێگە سەرکەفتنێ تەکنۆلۆژی و زمان کەلیلی سەرکەوتن تەکنۆلۆژیا و زەمان ڕۆنی جوانێکی ژێهاتی یێژ باژارێ قامیشلۆ بوو دواری نەرمەلاوێ دەکەبیتی ڕۆنی گەنجێکی لێهاتووی خەڵکی شاری قامیشلۆ بوو لە بواری نەرمە کاڵادا کاری دەکرد وی دڤوست سپانێکی ئەپ مۆبیل ئەما دەبکە کو هەموو کوردکەربن بەکاربینن ئەو ویستی ئەپلیکیشنێکی مۆبایل ئامادە بکات کە هەموو کوردان بتوانن بەکاری بێنن ڕۆنی دیت کوهغارێ ئەپلیکیشنەکە تەنها بە کوورمانجی بێت براکانی لە سلێمانی و سنە لێی تێناگەن لۆماوی بریاردا کە سۆرانی فێر ببەداک و سەپانە خوێ بە هەردوو زراوایان ئامادە بکە بۆیە بڕیاریدا سۆرانی فێر بێت بۆ ئەوەی ئەپلیکیشنەکەی بە هەردوو زاراوەکە ئامادە بکات وی دەست پێکرد و دیت کو پەیوەن تەکنیکی دە هەردوو زراوەیان دە پرنێزیکی هەبن ئەو دەستی پێکرد و بینی کەوشە تەکنیکیەکان لە هەردوو زاراوەکەدا زۆر لە یەک نزیکن کۆمپیوتر ئینتەرمەه و تەلەفۆن لە هەردوو ئالیاندا وەکرد بە یەکن بەکارانین کۆمپیوتەر ئینتەرنێت و تەلەفۆن لە هەردوو لایەندا وەک یەک بەکاردەهاتن ڕۆنی بی ئەلیکاریا هەڤالێکی خۆیە سۆرانی زەن هەموو بشن سەپانێ وەرگەراندن ڕۆنی بە یارمەتی هاوڕێکی سۆرانی زانی هەموو بەشەکانی ئەپلیکیشنەکەی وەرگێرا گاوا سەپان دەرکت دینەغ هەفتەیەکێدا هەزاران کەس لە هەر چوە پارچەیان ئەو داخستن کاتێک ئەپلیکیشنەکە دەرچوو لە ماوەی هەفتەیەکدا هەزاران کەس لە هەر چوار پارچەکە دەیانگرت ڕۆنی دیت کزانینە دوو زراوەیان نەتەنێ چاندیە لێ دواری ئەبووری دەجی سەرکەفتنە ڕۆنی بینی کە زانینی دوو زاراوە تەنها کلتوری نییە بەڵکو لە ڕووی ئابووری شەوە سەرکەوتنە وی گوت زیمانێمە بەزارامیە هەرچ قەس ئەم هەفێم بکن ئەم ئێهین خوڕکرد ببن ئەوتی زەمانەکەمان بازاری ئێمەیە هەرچەندە زیاتر لە یەکتر بگەین هێندە بەهێزتر دەبین نیهارونی ji bo pervêkirina agahiyên teknîkî bi herdû ziraveyan vîdyoyên amade dike êsta ڕۆنی بۆ بەشکردنی زانیاریە تەکنیکیەکان بە هەردوو زاراوەکە ڤیدیۆ ئامادە دەکات چوانن کردوزایە وی هینی پەیوەندوویەن زانستی دەبن گەنجانی کورد بە سایەی ئەو فێری وشەی نوێی زانستی دەبن ئەو فێم دکن کوژ بۆ پێشکەتێنانەتەوەی دەوێ ئن زمانی فەبکن زمانی زانستێ ئەوان تێدەگەن کە بۆ پێشکەوتنی نەتەوەی دەبێت زەمانە کەمان بکەینە زمانی زانست ڕۆنی بوومینە کوچاوە زمان و تەکنەلۆژیە دەتورن گەلێمە بگیهانێ vede ڕۆنی بوو بنمونە کە چۆن زەمان و تەکنەلۆژیا دەتوانن گەلە کەمان بگەیەنە یەکتر هەر کوردەکیک و دوو زاراوەیان فێر دەبێ پێرەیەکی نەو دەبەر بە جیهانێ vevêdike هەر کوردێکە دوو زاراوە فێر دەبێت بەرگایەکی نێ بەرەو جیهان دەکاتەوە